پێکاتە کۆمەڵاتیەکانیشەوە هەیە و هاوبەشە ئاینیەکان و مەزهەبی و نەژادی هەن ئەمانە فەرز کراوان ڕۆڵێکی هاوسەنگ دەجێڕێت لە پەیوەندیەکاندا لە نێوان ئەم هێزە هەرێمیانە بەبێ ئەم ڕۆڵە عێراق ئەگەر بێت و یەک لە محوەرەکان بگرێت ئەوسا دەرەنجامی زۆر ئەرێنی لێ دەکەوێتەوە بە تایبەتی لەسەر ئاستی ناوخۆ دوای 2003 ئەم پێکهاتانە جیاوازیەکانیان زۆر بوون بەشێکیان پێشوازیان لە پرۆسەی سیاسی نوێ کرد بەشێکیشیان وەکو چاو دێر بوون لە بەشەکانی دیکەش و لایەنەگە دیکانی دیکەش بەداخەوە پشتیوانی تیرۆریان کردجا لەسەر ئاستی ئەمنی بێت یاخود لەسەر ئاستی ڕاگەیاندن و دروستکردنی جۆرێک لە پشێوی ناوخۆی بێت هێزە سیاسەکان هەروەها لە ناوخۆی عێراقدا بەوەی کە لە قۆناغی ڕابردوودا کەڵەکە بووەتەوە وای کردووە کە لە عەقلیەتی سیاسی عێراقی دابەش بکرێت بەشێکیان لە خۆیەوە دەگرێت بەشێکی دیکەشیان کەم هەژارن لە ڕووی نیشتمانیەوە بینی بەشێکی دیکەشیان هەردووکی گرتووەتە بەر لە مەدەنیەت و لە مەدەنیەتەوە دیکەشی ئاینیە و کەسێکی دیکەشی مەدەنیە و ئەمە ڕوخساری عێراقی دوای 2003 بوو و سەروەری کەم و کورد بوو و سیاسەتیشی لەو ئاستە نەبوو کە پێویستە هەیبێت چارەسەر ماڵەکردنی سەرۆکاتی وەزیرانە لا كانت ئاستی هەموو حکوومەتەکان نظرة متوازنة کە هەمویان بە هاوسەنگیەوە دەیان ڕوانیە مامەڵەی ماوەڵەکرد لەگەڵ و پەیوەندیان لەگەڵ وڵاتانە چی لە ئاستی ئەمنی بێ و ئابووری بێ و پاڵپشتی پرۆسی سیاسی وڕوبەڕوونەوەی گروپە تیرۆریستیەکان وشهدت العلاقة مد وجزر طيلة و پەیوەندیەکە باش و خراپ دەبوو لەو ماوەیەوە و بە درێژای الدولة العراقية في عام 2014 وسيطرة و تاو کاتەی دەوڵەتی عێراق كل دول بینی الحقيقة اللي ماثلة أمامنا داعش هات ووصل كوت ما تتجاوزها هذه الدول فضلا عن دول المنطقة أما راستيكيا لناوشكا هو ضعف وعدم استقرار لدول العراق لاواز العراق القوي المتماسك وعراق يشتا لوازة عامل استقرار وعراقي بهيز هوكاريكي سقامگيري روجالاتينا وراسو جيهانا الصراعات الاستراتيجيات الدولية اليوم موجودة في منطقة من ملانيا كانوا استراتيجيكاني استراتيجينا دولتي كان لنا وشكهن وكاريغري وليكوتيان هي لسر ايضا من اصطفافات روشكو دبيني لسر بركان بري سعودية وشند ولاتك وبري تركيا وشند ولاتك مهمتنا وكاريغري لسر عراق اركي اما وكو لاني سياسي بدون لعب دور متوازن اما لن نستطيع أن ئێمە بەبێ ڕۆڵی هاوسەنگی سیاسی ناتوانین في علاقات سەقامگیر بین و ناتوانین پەیوەندیمان لەگەڵ ئەو وڵاتانە هەبێ